هەر کیلۆیەک ئەگەر لای باخدارەکان بیکڕی بە 250,000 تمەنی ئێرانیە پێڵێن سەڵتەنەتی کەسێک زۆر شارەزانە بێ ناتوانێت جیای بکاتەوە تامەکەی ترشە لە بەرامبەر گێلاس شیرینە. لە ڕۆژهەڵاتی کوردستان وەرزی گێلاسە. اینجا ئەم ساڵ بە بۆنەی سەرما و بارانی زۆرەوە وەرزەکەی هەندێک دواکەوت لە ساڵانی ڕابردوودا لەم کاتانەدا ئیدی گێلاس بەرەو نەمان دەچوو بەڵام ئەم ساڵ تازە وەرزەکەی دەست پێکات. اینجا بارانی زۆر ئەم ساڵ گێلاسی زۆر کەم کردوتەوە. ئەگەر سەرنج بدەن لە ئەمە ساڵانی ڕابردوو بۆ ئەوە دانراوە کە ئەم لقانە لەوە زیاتر شۆڕ نەبنەوە لە بەرەوەی ئەوەندەی گێلاسگرت بوو بەڵام ئێستا دانەدانی پێوەیە. ئەمەشیان ئاڵ و باڵووە لە هەندێک شوێنی ڕۆژەڵاتی شپێڵێن بەڵاڵوک شکڵەکەی هەر لە گێلاس ئەچێ ئەگەر کەسێک زۆر شارەزانە بێ ناتوانێت جیای بکاتەوە بەڵام لە تام و هەندێک شکڵی ئەگەر سەرنجی بدەی فەرقی هەیە تامەکەی ترشە لە بەرامبەر گێلاس شیرینە و شکڵەکەشی ئەم خڕە ئاڵ و باڵ و خڕە و گێلاس شکڵێکی دڵی هەیە و سوورێکی ئاڵە ئاڵ و باڵ و لە بەرامبەر گێلاس سوورێکی تۆخی جگەریە. جا گێلاس ڕنگ و قەبارەی جیاوازیشی هەیە ئەمەی بەدەست منەوەیە پێڵێن سەڵتەنەتی زرد و سوور تێکەڵا و ڕەنگێکی مەیلە و پیازی هەیە ئەمەشیان گێلاسی تەکدانەیە تاکتاکە درەختەکە ئەیگرێ ئەمە ئەو جۆرەیە کە زۆرترین خواستی لەسرە و نرخیشی زیاترە بە بەراورد بە گێلاسەکانی تر ئەم جۆرەی سەڵتەنەتیە بە پێی قسەی خاوەن باخەکان تەمەنی زۆر کورتترە ئەگەر گێلاسەکانی دیکە هەفتەیەک تەمەنیان بێ ئەو ڕۆژەی کە لێ کرایەوە ینی لە ماوەی 24 ساعتە لە ماوەی ڕۆژێکە بخورێت ئەگەرنا زۆر زوو تێکەچێت. هەر سنۆقێکی بچووکی لەم شێوازەی گێلاس کە نزیک 2 کیلۆ دەرەچێ لە ئێستادا بە 500,000 تمەنە واتە هەر کیلۆیەک ئەگەر لای باخدارەکان بیکڕی بە 250,000 تمەنی ئێرانیە کە نزیکەی بەرامبەرە بە 2,500 عراقی هەتا چەند ڕۆژێک پێشێستش کە سەرەتای پێگەشتنی گێلاس بووە بە 300,000 تمەن فرۆشراوە کە بەرامبەرە بە نزیکەی 3,000 لای خۆمان کە ئەگەر بەراوردی بکەی نرخەکەی لەگەڵ لای خۆمانە بە نزیکەی لای خۆمان دوو بەرامبەرە لە بەرەوەی لە باشووری کوردستان ینی گێلاسی زۆرمان نییە ئەوەشی هەیە لە ڕۆژهەڵاتەوە هاوردە ئەکرێت و لای ئەگەر هاتن لای باخدارەکان حتمما بیکڕن چکە هەم گێلاسێکی زۆر تازە و جوانە و هەمیش نرخەکەی بە بەرامبەر بە بازار زۆر فەرقی هەیە.